نەیانوت چوو بەلای خاوەن پارەکە وتی ئەمە 10,000 دەرهەمەکەیە سوێنیشیدا فەرمووی سوێنم بۆ بخۆ بڵێ سوێن بەخوا ناوت نایەنم حتا من لە ژیانە زیندوو بم نابێ ناوم بهێنیت ئەوە ئیخلاسە ئەوە بەخشینی ماڵ و سامانە لە پێناو خوادا سوێنی کابرای خاوەن پارە ئەدا بڵێ سوێن بخۆ بەخوای پەروەردگار سوێن بەخوا ناوت ناهێنم ئەی ئیمامی عەبدوڵڵای کوڕی مبارەک کابرای سوێندا با ئەو گەنجە نەزانێ من پارەکەم بۆ داوەتەوە نافەرمێ ئەی فڵان کەس خەمت نەبێ پارەکەم بۆ تۆ دایەوە مەبەستی ئەوەیە بەدەستی ڕاستی بیبەخشێ دەستی چەپی پێی نەزانێت ئەوانە ئینشاءڵڵا ئومێدمانەیە ببنە کەسانێک لە قیامەتە بەختەوەر بن گومانی باش بۆ پیاو بەڕێزانە دەبین ئینشاءڵڵا ئەوانە ئیمامی ئێمن پێشەوای ئێمن ئەبێت چاویان لێ بکەین بەڵێ ئیمامی عەبدوڵڵای کوڕی مبارەک ڕەحمەتی خوای لێ بێت پارەکەی بۆ دایە و کابرای سوێندا بەڵام ئەو گەنجە لە شاری ڕەققە هەیە لە لێواری فوراتە شارێک لە شارەکانی عێراق وەختی خۆی ناوی ڕەققە بۆ ئێستا نازانم ناوی چییە لەوێ چەند کیلۆمەترێک لەوانە بوو دوور کەوتەوە لەو شارە ئەو گەنجە گەیشتەوە بە ئیمامی عەبدوڵڵای کوڕی مبارەک لە شاری تەرسوس نەیبینی بەڵام لە شاری ڕەققە چەند کیلۆمەتر لەوە بینی ئیمامی عەبدوڵڵای کوڕی مبارەک ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی ئەی گەنجەکە دیار نەبووی لە شاری تەرسوس تۆم نەبینی فەرمی وەڵڵی ئیمامی عەبدوڵڵای کوڕی مبارەک من بەڕاستی 10,000 دەرهەم قەرزار بووم بەڵام پیاوێک پارەکەی بۆ من داوەتەوە خوا جەزای خێری بداتەوە بەڵام وەڵی نازانم کێیە پیاوێک پارەکەی بۆ من داوەتەوە بەڵام نازانم کێ نایناسم چونکە ئەو پیاوەی کە پارەکەی وەرگرتووە پێم وتووە وتوێتی ئەو پیاوەتی ناوم بە هیچ جۆرێک نابێ بهێنیت سوێنی داوم ناوی ئەو کەسە نەهێنم خوای گەورە پاداشتی خێری بداتەوە ئیمامی عەبدوڵڵای کوڕی مبارەک ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی حەمد و سەنای خوا بکە مادەم کەسێک هەبوو پارەکە بۆ تۆ بداتەوە ئەم گەنجە لە دوای وەفاتی ئیمامی عەبدوڵڵای کوڕی مبارەک زانی ئەو پارەکەی بەداوەتەوە دوای مردنی ئیمامی عەبدوڵڵای کوڕی مبارەک بۆی تووشی ڕیا نەبێت بۆی مەبەستی ڕەزامەندی خوا بێ دوای وەفاتی ئیمامی عەبدوڵڵای کوڕی مبارەک ئەم گەنجە زانی ئیمامی عەبدوڵڵای کوڕی مبارەکە پارەکەی بەداوەتەوە ئەمە ئیخلاسە ئەمە بەس ڕەزامەندی خوا بێ هەر کار و کردەوەیەک ئەنجام دەی با لەبەر خاتری خواگیان بێت بۆی ئەڵڵا گیان لە قیامەتە ڕەحمت لێ بکە ئەوە ئیخلاسە ئەمە مەرجی شەشەمە لە مەرجەکانی قبولبوونی لا إله إلا الله ئەوەشی لا إله إلا الله لە تۆ داوای دەکا ئەبێت تۆ جێبەجێی کەی ئیخلاس زۆر گرنگە لە کار و کردەوەت ئەمە بەس ڕەزامەندی خوا بێ شتێکە بەخشی با بە نهێنی بێت ئەوە ئینشاءڵڵا لە قیامەتە پاداشتی گەورەی لەسەر دەبێت چونکە سەدەقە و خێرکردن بە نهێنی چاکترە لەوەی کە بە ئاشکرا بیکەیت لبروا ئاگاداری خۆمان بین ئەو مەرجانەی لا إله إلا الله من باتیا بە ئینشاءڵڵا بەویستی خوای پەروەردگار یا ڕەبی خوای ئیصلاحی حاڵمان بکەی ئیخلاسمان پێ بەخشیت الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد المرسلين وآله وصحبه أجمعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد مرجكاني قبول بني لا إله إلا الله ششميان إخلاص بو إنسان كاتك أم كردواني بياو چاكان دبينيت أو جا دزاني إخلاص يعني چي أو جا بوي در أكوي إيما چنه دعا كوتوينه چنه دعا كوتوينه لتقوى ولإيمان ولخواتر سيدا آخر مرج لمرجكاني قبول بوني لا إله إلا الله محمد رسول الله صلى الله عليه وسلم أو المحبة لهذه الكلمة ولما تدل عليه أبي خوشويسبيت بو شيء لا إله إلا الله بيت وأوشي لا إله إلا الله لتودي خوازيت وبلغي لسر هرشتك بتو بيكي أبي أنجامي بدي لا إله إلا الله چه داوا كاريكي لتو هيا كخواي قربتاكو تنها بناسي
شەریکی بۆ بڕیار نەدەی، هاوار لە غەیری خوا نەکەی، هاوار لە پێغەمبەران نەکەی سەلامی خوایە لەسەر بێ، هاوار لە پیاو چاک و پیاو خراپان نەکەی، هەر عیبادەتێکت کرد مەبەستە ڕەزامەندی خوا بێ و خۆشەویستیشت بۆ خوای پەروەردگار هەبێت، بۆ وشەی لا إله إلا الله محمد رسول الله صلى الله عليه وسلم. ئەوە زۆر گرنگە، خۆشەویستیت بۆ ئەم وشەیە هەبێ، واتە ئەم وشەیە لات شیرین و خۆشەویست بێ، لات عەزیز بێ، هەموو کاتێ پێت خۆش بێ دەری ببڕی، کاتێککە دەڵی لا إله إلا الله دڵت مرتاح بێ. ئەلا بذکر الله تطمئن القلوب، بە ذیکری خوا دڵی ئینسان ئارام ئەبێتەوە. ئینسان کاتێک قورئان دەخوێنێ ذیکری خوا دەکات دڵەکەی هەست بە ئارامی دەکات، بەڵام تاوان و خراپە دەکەی هەست بە ئارامی ناکەی، هەست بە خەم و خەفەت و دڵتەنگی و ناڕەحەتی دەکەی چونکە ذیکری خوات نەکردووە. ئەبێ وشەی لا إله إلا الله خۆش بوێ، ئەوەشی کە لا إله إلا الله لە تۆی دەخوازی ئەوەشت خۆش بوێ، حکم بە بەرنامەکەی خوا بکەی، بە بەرنامەی خوای پەروەردگار ڕازی بیت. بەڵام حکومکردن بە بەرنامەی خوای پەروەردگار واجبێکە لەسەر شانی هەموو موسڵمانێک. بەڵام بەداخەوە کەسانێک هەیە بەرامبەر تاوانبار دەکەن، موسڵمانان تاوانبار دەکەن، ئەمانە حکم بە بەرنامەی خوا ناکەن، بەڵام خۆشی ئەوەی سنەتی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم زۆربەی بەلاشەوە نابینیت، لە ڕەفتار و لە کرداریان نایبینیت، بەڵام بەرامبەر تاوانبار دەکات. ئەگەر لە شوێنێکە نەیناسی ببینی نازانی ئەمە نوێژکەرە یان نوێژ نەکەرە، بەڵام تەماشا دەکەی دەڵێ ئەم خەڵکە حکومە بەرنامەی خوا ناکە، بڕۆ ماڵەکەی خۆی خێزانەکەی لێ ناڕازیە، کچەکەی لێ ناڕازیە، کوڕەکەی لێ ناڕازیە، دراوسێکەی لێ ناڕازیە، باسی حکمی خوا دەکات. تۆ جارێ خۆت چاکە، خۆت لە هەموو کەسێک خراپتری، تۆ لە بەرنامەی خۆت لە ماڵی خۆتا تەطبیق نەکردووە، چۆن بەسەر خەڵکیە تەطبیقی ئەکەی؟ چۆن خەڵکی قبولی دەکات؟ تۆ شتێک خۆت نەیکەی بە خەڵکیش بڵێ ئەنجامی دە. گرنگ ئەوەیە ئێمە هەر کەسێک لە خۆمان لە ئاستی خۆمان و لە ماڵی خوادا حکمی خوا، لە ماڵی خۆماندا ماڵی حکمی خوا بگەڕێنینەوە، ئەوە زۆر گرنگە، لە ماڵی خۆماندا حکمی خوا بگەڕێنینەوە. ئەو کاتە ئینشاءڵڵا خوای گەورەش بۆمان دەگەڕێنێتەوە. بەڵام من ئەگەر بە حکمی خوا ڕازی نەبووم، تۆ ڕازی نەبی پەنا بخوا، حکمی خوا چۆن دەگەڕێتەوە؟ ومن الناس من يتخذ من دون الله أندادا يحبونهم كحب الله والذين آمنوا أشد حبا لله. خواهي قرأت فرمي هندي خلشي هيا لغير خواهي پروردگار كومالا كسيك انداناوا خوش ياندوي وكو خواهي پروردگار كرديانا بخوا و خوش ياندوي. لا تن عجائب نبي كساني كي زور هبون لو بيشو ايستيش كاتا دعانو سوين بخوا بخو سوين يخوارد بەڵام دەیانووسێن بە فڵان کەس بخۆ بە قەبری فڵان کەس و سەری فڵان کەس پەنا بەخوا یەکسەر دەوەستە، ئەوە شەریک بەخوا بڕیاردانە. سوێن بە قەبری فڵان کەس بخۆ پەنا بەخوا سوێنی نەدەخوارد، سوێن بە سەری فڵان پیاو خراپ بخۆ کە ئەو بە پیاو چاکی ئەزانی یەکسەر ئەوەستا. لەبەر ئەوە چونکە شەریکی بەخوا بڕیارداوە، چونکە غەیری خوای پەرستووە، ئەوە بەڕاستی مەرجەکانی قبوڵبوونی لا ئیلاهە ئیلەڵڵای تیا نەبووە، چونکە خوای گەورەی خۆش بیویستای ئاوانە دەبوو بۆ خوای پەروەردگار. ئامادەیە سوێن بەخوا بخوات بەڵام ناوی فڵان کەس دەبرێ ئەژنۆی دەشکێ، ئەوە شەریک بخوا بڕیاردانە، ئەوە تاوانێک گەورەیە، ئەوە کوفر و شیرکی گەورەیە. تۆ سام لە خوا نەکەی، لە خوا نەترسی، بەڵام لە غەیری خوا سام بکەی. والذين آمنوا أشد حبا لله. بەڵام خوای گەورە دەفەرمێ ئەوە ئیماندار بێ، ئیمانداران هەموو خۆشەویستیەکیان تەنها بۆ خوای پەروەردگارە. خوای گەورەیان خۆش دەوێت. ثلاث من كن فيه وجد بهن حلاوة الإيمان من كان الله ورسوله أحب إليه مما سواهما. رواه البخاري ومسلم. پێغەمبەری خوا دەفەرمێ صلى الله عليه وسلم سێ کەس هەیە شیرینی ئیمانیان چەشتووە، لەزەتیان لە ئیمانەکەی خۆیان کردووە. یەکێک لەو کەسانە ئەو کەسەیە خوا و پێغەمبەری خوای صلى الله عليه وسلم لە هەموو شتێک خۆشتر بوێت. هیچ کەسێک ئەمری هیچ کەسێک فەرمانی هیچ کەسێک جێبەجێ ناکە مخالفەی فەرمانی خوا پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم. ئەو خۆشەویستی ڕاستەقینەیە بۆ خوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئێمەش خۆشەویستیمان بۆ خوای گەورە هەبوو، بۆ وشەی شایەتمان هەبوو، ئەو کاتە لە خوا دەترسین، تەقوای خوا دەکەین. چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆمەڵی حەدیث بوخاری مسلم داهاتووە ئەفەرمێ ئینەکە مع من ئەحببت، کێت خۆش بوێ لە قیامەتە لەگەڵ کەسا بیت. با خۆشەویستیمان بۆ خوای پەروەردگار هەبێ، بۆ وشەی
لا إله إلا الله بيه بو بيغمري خواه بيه صلى الله عليه وسلم خوشويستي إما محمد رسول الله صلى الله عليه وسلم جيب كين خوشويستي من بو أم وشيه هبو زياد داري أبرين بقصي أم وشيه دكين أو دوام اللي يبقى خواه بيغمري خواه صلى الله عليه وسلم إما لسر سر ولسر چاو من داي أنين هر کسی شتێک من پێ بڵێ مخالفەی فەرمانی خوا پێغەمبەری خوا بێ صلى الله عليه وسلم ئێمە بە هیچ جۆرێک قبوڵی ناکەین وەری ناگرین جێبەجێ ناکەین چونکە مخالفەی فەرمانی خوا پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم بەڵام کاتێک کە تۆ وشەی لا إله إلا الله خۆشویست ترس و خەوفی خوا لە دڵتا دروست ئەبێت یەک حەدیثێ باس دەکەم کە لە دوو ڕیوایەتە هاتووە ئیمامی ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ لە سیلسیلەی صەحیحە هێناوەتی بە ژمارە 1078 و 1079 با بزانین ئینسانی خواناس و خواپەرست چۆنە ئەوەی خوای گەورە بناسێ خۆشی دەوێ لێی دەترسێ بەڵام ئێمە چونکە خوای پەروەردگارمان بە پێی پێویست خۆش نەویستەوە پەنا بەخوا سەیرەکەی ترسەکەمان کەمە بەو شێوەی نێو پیاوچاکان نین لەبەر چی لەبەرەوە ئیمانەکەمان ضەعیفە نیشانەکانی ئیمان ضەعیفیمان تایە سەبەبەکانی ئیمان ضەعیفی لە ئێمە مەوجودە چارەسەریشی ناکەین پێغەمبەری خوا دەفەرمێ صلى الله عليه وسلم حديث صحيح هذا كيف أنعم وقد التقم صاحب القرن القرن بجواني گوێ بگرین خاک بەسەر ئێمە لەکوێ مەلایکەکانی خوای پەروەردگار لەکوێ یەکێ لە مەلایکە بەڕێزەکانی خوای پەروەردگار ئیسرافیل سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت خوای گەورە قرنێکی پێداوە شاخێک وەک شاخێک وایە بەڵام ئەو شاخە خوای پەروەردگار نەک چیە مەسمان چیایە و شاخ نییە شاخی ئاژەڵ چۆنە بەڵام ئێمە ناڵێن وەکو ئەوایە شاخ مەبەستی ئەوەیە بەڵام ئایا ئەم شاخە چ جۆرێکە ئێمە نایزانین ئەو شاخە خوای پەروەردگار داوێتی بە ئەو ئیسرافیلە سەلامی خوای لەسەر بێ یەکێکە لە چوار مەلایکە بەڕێزەکە سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ بەڵام چۆن لە خوا ئەترسێ پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم لە شەوی ئیسرا و میعراجە بەلای جوبرەئیلدا تێپەڕیم سەلامی خوای لەسەر بێ لە ترسی خوا وەکو حەسیری ڕزاوی لێ هاتبوو لە ترسی خوا خۆشەویستی بۆ خوا هەیە لێی دەترسێ ئیسرافیل سەلامی خوای لەسەر بێ ئەو شاخەی ئەو کەڕە ناو شەیپورەی بەدەمەوەیە گرتوویەتی پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه و سلم چۆن ژیانم خۆش بێ چۆن من پێ بکەنم چۆن بزانم ژیان و نیعمەت چییە لە کاتێکە ئیسرافیل سەلامی خوای لەسەر بێ شاخەکەی گرتووەتە دەمێ بۆچی وحنا جبهته ناو چاوانی داخستووە مەلایکەی خوایە وأصغى سمعه ئاوا بە جوانی گوێی گرتووە چۆن ئینسان گوێ لە شتێکە گرێ ناو چاوانی ناوت شۆر کردوتەوە دای خستووە ئەم ناو چاوانی شۆر کردو بۆچی لەبەر ئەوە فەرمانی خوا جێبەجێەکە و گوێشی بە جوانی گرتووە چۆن ئینسان گوێ لە شتێ دەگرێ ئاوا گوێی خۆی سوک دەکا ئاوها گوێی گرتووە ئەو مەلایکە بەڕێزە سەلامی خوای لەسەر بێ مستعد ينظر نحو العرش وەستا و ئامادەیە تەماشای عەرشی خوا دەکات چۆن من ژیانم خۆش بێ چۆن خەریکی پێکەنین و بەختەوەری بم بەردەوام ئەوەش حاڵی ئیسرافیلە سەلامی خوای لەسەر بێت خۆی ئامادە کردو تەماشای عەرشی خوا دەکات ئەفەرمێ مەخافەتە ئەن یؤمەرە قبل ئەن یەرتەدە ئیلەیهی طەرف ئەفەرمێ ئەترسێ خوای گەورە فەرمانی پێ بکات پێش ئەوەی چاوی بتروکێنێ ئامادەیە بۆ فەرمانی خوا هەتا لە ڕیوایەتێکا فەرمێ چاوی ناتروکێنێ لەبەر ئەوە لە فەرمانی خوا غافڵ و بێئاگانە بێت بۆچی وەستاوە چاوەڕێی ئەوەیەتی ينتظر أن يؤمر أن ينفخ فينفخ چاوەڕێی ئەوەیەتی ئیسرافیل سەلامی خوای لەسەر بێ خوای گەورە فەرمانی پێ بکە فوو بکە بە کەڕەنا و بە شەیپوردا هەموو دنیا باوێران بێت قیامەت بێت ئاوا خۆی ئامادە کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە 1400 ئەوەنە ساڵەمەوە پێشە ئەفەرمێ خۆی ئامادە کردووە تەماشای عەرشی خوا دەکات ناو چاوانیشی دائەخات چونکە بۆ خوای گەورە بەندایەتی ئەکات بەندەی ڕاستەقینەی خوایە و لە خوا ئەترسێ خۆشەویستی بۆ خوا هەیە کە خۆشەویستیت بۆ خوا هەبوو لێ ئەترسی گوێڕاڵی فەرمانەکانی ئەکەی ئەوە حاڵی مەلایکەی خوا بێ سەلامی خوای لەسەر بێ حاڵی من و تۆ چۆنە ئالە ڕۆژەدا کە فووەکا بە کەڕەنا و بە شەیپوردا بە ئەمری خوا هەموو خەڵکی دەمرێت ئیلا مەگەر ئەوانەی خوا بیەوێت نەمرن
ونفخ في الصور فصعق من في السماوات ومن في الأرض إلا من شاء الله. فو أكري بكرنا وبالشيپور دا بأمر خوا إسرافيل سلامي خوا لسبب في بيا أكاد همو خلقك لأرض والآسمان هرچی جان نبره همو دمره إلا أو نبيك خواي پروردگار ويستي لسرتي نمره چن نازانين. أمجا دواي فوي دومي بيا دكات فإذا هم قيام ينظرون. أمجا في دوم دكات بكرنا وبالشيپور دا سلامي خواي پروردگاري لسر بي أمجا همو خلقي زندو أبيتو لقبركان أو روجة دبيت روجك دبيت نفخي الصور لي أدري إسرافيل سلامي خواي لبيت أو نفخة أو فودك بكرنا وبالشيپور دا روجك دبي إما همو خلقي زيبندو دبيتو لقبركان من در أتشين. والله براي خوشويستم أبي أو روجة من لبين نتشي لخواب ترسين باكر دا وكان من ما بس ما بي رضا من دي خوابت أو زور قرنقا إخلاص بو خو من پیدا بكين خوشويستي من بو خواب يا غمري خوابي صلى الله عليه وسلم لي بترسين أو حالي ملائكي خوابي سلامي خواي نصبي حالي إمت شون بيت بابو قيامة خو من آمادكين بو أو روجك لقبر كان من در أتشين دروا برو روي كده وخراب كان وشاك كاني خو من دبينوا ألو روجة دابانن يا ليتني قدمت لحياتي هم من دارين بخوا خوزقا بوجياني قيامتي خوم زياتر هولم بتاعي بلام خوزقا ناي خوا خوزقا داري كي بيبرا لدنيا دا بخوت هول بدو قيامتي خود باش بك بويستي خوا كمردي خوزقا هيج استفاده بتو ناگينت اما مرجكاني قبول بوني لا اله الا الله بو ان شاء الله خوشويستي من بو امو شيء بيو لخواي گوره بترسين تقواي خواب كين خمان لحرام ولا تاوان بباريزين والله بهوي تاوان وخرابو دلا كان من رقب ورشب والله زور بي آيات وحديث كان تأثير دلا كان من ناكا والله اگر ايما انساني كي خواناز بينايا ببيت قرآن وحديث ايش ما بكدايا والله ببيستيني ام حديثة ابوات شنها ساعات بقري عنايا بلام والله دلا كان من رقبو فويل للقاسية قلوب من ذكر الله خواد فرمي ويل بو كصاري بدل الرقبو والله دلا كان من رقبو خوا غضب ما لنقرين الرحمة اللي بكت اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي إخوايا الشفاء نخوش كان من بدي يا ربي إخوايا أو مسلمان نكي شو مشكلة يا ربي إخوايا بيان حلكي يا ربي إخوايا اقتابي كمان لو أنا كان أنا سركوتكي يا ربي إخوايا لعذابي قبر مان باريزي يا ربي إخوايا أو روشيك لقبر كان زين دمان دكنوا يا ربي إخوايا رحموا ميرهباني خود برجيني بسلمان ده يا ربي إخوايا للروشي قيامتها بروتو قوتي حشر مان دكي رحمة لبكا إخوايا جان رحمي خود برجيني بسلمان ده إخوايا مزور خرابي بغصب مان يمقرأ إخوايا جان عذابي قبر مان باريزا إخوايا جان عذابي قبر مان باريزا إخوايا جان عذابي قبر مان باريزا آمين آمين. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم واستغفروه إنه هو الغفور الرحيم. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.